لسر أو بابتا من ميواني كم لقلا شيم لقلا دكتور فراد بيربال يتسناو نشانك نانوس جاني من دكتور بخير بي بجيت جان تو لباريس بوي لفرنسا بوي لو يخوين دوتا شارزای وڵاتی لە ڕووی فەرهەنگیەوە تەنانەت سیاسەتی ئەو وڵاتە ئەوەی دوێنێ بۆ تۆ چی ئەگەێنێت؟ یەکەمین کەسێک کە لە کاتی کۆڕەوەکە باشە لە ئاستی نێودەوڵەتی و سەرکردە جیهانیەکان و سەرۆک کۆمارەکانی دنیا فرانسوا میتران بوو. باشە ناوی کوردی هێنا چونکە جاران نەک ناوی پێشمەرگە باشە هەر ناوی کورد وجودی نەبوو. ئەوانەی لە فەڕەنسا دەزانن وجودی هەبوو لە جەریدا لە هەندێک سەرچاوە ئەکادیمیەکان سەرچاوە زانستیەکان ڕۆژهەڵات ناسەکان ئەوها بەڵام یەکەم کەسێک کە وشەی کورد کەوتە ناو دیسکوری سیاسی فرانسوا میتران بوو. باش فرانسوا میتران کە ئەو پیشانگایی کردەوە پیشانگای چەند هونەرمەندێکی کورد کراوە لە ناوانە ئیسماعیل خەیات ئازاد شەوقی چیمەن هەتا دوایی ئازاد شەوقی بە جلوبەرجی کوردی بوو. فرانسوا میتران ئەمن لە پشتی بووم شێرکۆبێکەس وەزیری ڕۆشنبیری بوو ئەو کاتە کە ئازاد شەوقی دی گوتی ئاوڕێدا گوتی ئەوە جلوبەرجی پێشمەرگەیە یعنی ئەو کات پێشمەرگەی دەناسی. دانیال میتران خێزانی ئەویش خەونێکی بوو کە ڕۆژێک لە ڕۆژان ناو لە شەقامێکی پاریس بندرێ یا لە پارکێک بە تایبەت کرد ئێستا هەردووچانە بژێ پێشمەرگە یعنی پێش هەموو شتێک بۆ من چونکە من ئەو دوو شەخصیەتە لەگەڵ یان کارم لەگەڵ دانیال میترانی بە تایبەت کار بێگومان کە لە پاریس بوون لە ڕێگەی ئینستیتوی کوردەوە خەونێکی دانیال میتران بوو. ئەمەش معنایە وایە کە فەڕەنسا لە پێشکەوتنێکی بەردەوامدا لە بایەخدان بە کورد چۆن گوتمان ئەوەل زار مەسەلەن جەنەرال شارڵ دی گۆڵ باشە مەلا مستەفا بە ڕەحمەت بی نامەی بۆ ناردیە گوتیتی ئێوە باسی ئازادی دەکەن باسی مرۆڤایەتی دەکەن جەنەرال شارڵ دی گۆڵی فەڕەنسا کەچی چی پێ دەڵێن چەک دەدەنا سەدام حوسێنی ئەوەی ژاک چیراکیش هەتا بەهۆی ئەو نامەیە ئەسلحەدان چەکدان بە سەدام حوسێن و بە نظامی ئەوێ ڕادەگیرێ تو بزانە ئەوە شتێک بەڵام دوای ئەوە ناوی کورد لە ناو دیسکوری ڕەسمی سەرۆکەکانی فەڕەنسا نەبووە هەرگوتویانە عێراق ڕاستە باشە پاشان ناوی کورد دەهێنێ پاشان وردە وردە ناوی پێشمەرگە هات ناوی پێشمەرگە ئەمڕۆ نییە بۆتە کەلیمەی فەڕەنسی ئێستا وشەی پێشمەرگە کەلیمەی فەڕەنسیە تەبان بۆ باشە چونکە چووە ناو زمانیان یعنی خەڵک ناڵێن چەکدارەکانی کورد لێ سۆڵدا کورد نا یان مەسەر ئەو عیبارانە ناڵێن وشەی پێشمەرگە دوو شت دەگەێنی یەک کورە 20 شت دەگەێنی بەس ئەساسەکان یەکەم ئەو کەسانەی کە بەرگری لە ئازادی نەتەوەیەک دەکەن ئەو کەسانەی کە چەکداریشن شۆڕژگێڕن باشە کە بەرگری لە مافەکان و لە ئیستیقراری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن سێەم ئەو کەسەی کە بەرگری لە زمانی خۆی دەکا و ئەو کەسەی کە توانی باشە بە هێزی خۆی بە کەرامەتی خۆی بە سەربڵندی خۆی بە ئازایەتی خۆی باشەوە باسی بچێتە ناو زمانێک باشە ئەمە باسی مێژوت کرد ئەی ئەوەی فەرهاد چوویتە ناو زمانی فەڕەنسی نا یان مەسەلەن
کرێکار سیفەتە پێشمەرگە چیە؟ ناوی کەسێک نییە دەتانین ناوی کەسێک بنێن پێشمەرگە وابزانام لە کورد کەس جۆم لێنەوە یەکی ناوی پێشمەرگە ئینشاڵڵا ئەوەش ڕوو دەدا باشە کرێکار نەچووە مەسەلەن سەرباز نەچووە هیچ نەچووە بەس وشەی پێشمەرگە ئێستا بوویتە وشەچی فەڕەنسی ئەمە لە ڕووی ئەکادیمیەوە باشە لە ڕووی دووەم توخوا هەر زمانەکە شاوکەم هەر پەیوەندی بە زمانە لە ڕووی دووەم جاران دەبایە بنووسی عێراق بۆ ئەوەی کورد بناسی لە ڕووی ئەکادیمیەوە دەڵێم باشە لە ڕووی ئەکادیمی یان دەبایە بنووسی کورد KURD بۆ ئەوەی بباتە ناو کورد ناسین دەبایە بنووسی بەدرخان لە ناو ئەنسکلۆپیدیای ئیسلام بکەوە وشەی بەدرخان هەیە ئەتو دەچی بەدرخان دەخینەوە واو دەدباتە مێژووی ناو کورد لەیلە بەدرخان عەبدوڕەزاق بەدرخان ئەو پاشای بەدرخانیەکان دەچیە ناو کورد بەڵام ئەمڕۆ وشەی پێشمەرگە کلیکە دەدباتە ناو کوردستان دەدباتە ناو GS چیە دەدباتە ناو هەرچی شتێک کە پەیوەندی بە کورد کەواتە بەهۆی ئەو کارەوە کە جەنابی سەرۆک توانی قوربانی بم ئەو کارە بکە ئێمەی نەک ئێمە هەموو دنیای والێکرد کە بەهۆی وشەی پێشمەرگە ببێتە دەواازەیەک بۆ ئەوەی ئەو دنیا فراوانە بناسێ کە ناوی کورد یعنی لای من جا بڕۆ سەر مەراسیمەکەی دوێنێ پێم خۆش ڕای تۆ بزانم مەراسیمی دوێنێ باز دەکەم یاڵڵا ئەو ئیشە من ئەکادیمیم لە ڕووی ئەکادیمیەوە ئەو هابوو بووە کۆدێکی ئەکادیمی لە ناو زانکۆکان بۆ تۆ بڕۆ لە هەر زانکۆیەک کەلیمەی پێشمەرگە لێدا دەباتە ناو تاریخی کورد بۆ چکە ئەوڕۆ ئەنتەرنێت بەست لەوێ چێتە ناو خوێندنیش بێگومان تۆ دەزانین چکە لێ پەروەەردە لە ڕێگەی ئەتەرنێت و لە ڕێگەی نێتوۆرک و ئەو زۆرەشتانەیە بێگومان باش ئەجار لە ڕووی ئەکادیمی و زمانەوە باشە بوو لە باست لە مێژوو کرد لە پەیوەندیەکان باشە بەڵێ بۆ داهاتوو چۆنە بێ و پەیوەندیە هە لە چیەوە گەیشت بە چی تۆوتت چەچیان بە ڕژێمی باسەدا دژی کورد بەڵام وای هات وردە وردە ئەوە نابێتەوە ئەوە تاریخ بەڵام ئەی بۆ داهاتوو گەورەترین هێزی تیرۆریست لە هەموو دنیا ئەوە قسەیەهی من نیە هی هەموو دنیاە داعش بوو پێشمەرگە توانی داعش لەناو بووە باشە ئەم مەراسیمەی دوێنێ زەختکردنەوەیەکە لەسەر ئەوەی کە ئەوە تا پیاوەک هەیە شکۆمەند هەموو دنیا دەیناسێ مەشهورە بە پێشمەرگە و هەر هەموو شەهادە و پایە و کورسی و بێز و چیەک لای ئەوە هیچ ناگەێنێ چونکە پێشمەرگەیە ئاستی پێشمەرگەی و پیرۆزی پێشمەرگەی بە دیاریە خست سەرۆک بارزانی بێگومان کە ئەو کارە کرا ئەوەی دوێنێ نیشانە ئێوەیە کە وجودی پێشمەرگە ئەوەتە لە پاریس کە پایتەختی کولتوری جیهانە وجودی پێشمەرگە لەوێ هەیە و نیشانەیەکە بۆ ئەوەی کە مادەم وجودی پێشمەرگە هەیە مادەم وجودی کاک مەسعودی و ڕێبازەکەی هەیە مانایەوە هیچ هێزێک نییە لە دنیا لە دنیا دەڵێم هەڕەشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکە بە ئەمریکاشتەوە بە ئیسرائیلشتەوە ئەگەر بهەوێ کە ئەوان باوەڕ ناکەم ئەوان لە هەوڵی ئیستقراری مانتیقەکە دەدەن بە تەسەوراتی من لەگەڵ فەرەنسا و ئەوروپا و چیوانە بەڵام ئەوە نیشانەی ئەوە فەرەنسا ئەمان پارێزیەوەیە پێشمەرگە هێزێکی گەورەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پارێزەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆ داهاتوو مانای ئەمە فەرەنساوە نییە ئەمە لە دیدی فەرەنساوە لە دیدی منەوە لە دیدی من باش ئەی فەرەنسا
ئەی لە دیدی فەڕەنسا لە دیدی فەڕەنسا ئایا فەڕەنسا چۆن ئەو چونکە خەتە 36 دیاری کرد هێڵی 36 کە دیاری کرا ئاواش بەردەوامە بێ لە پاراستنی هەرێمی کوردستان و پەیوەندەکە باشترە بێت پرسیارەکە بەوردی تێ بگەم فەڕەنسا هاوکار بوو لەوەی کە ئەو هێڵی 36 دیاری بکرێ ها لە ساڵی 91 نۆتوێک باش پشتیوانی کوردی کرد وایە ئێستا لەو باشتر یاخود بەهێزتر ئەتوانی بەرگری لە کورد بکات ئەبێتە هاوپەیمانێکی سەرەکی کورد ئەو وەختە ڕۆلان دوماس پێشنیارەکەی لە ناو پەرلەمانی ئەوروپی کرد کە بێگومان ئەوە بووە تەجروبەیەک بۆ ئەوەی تەجروبەی ڕۆژ ئاواش ئیسفادە لەوەی پێشوەربگرێ مانایە ئەوەیە ئەو وەخت پێشمەرگە ئەو ئاعتبارەی نەبوو ئەوەندە وایە ئەمە بەهێزی پێشمەرگە خۆمان کردە کورد ئەو کاتە باشە بەڵام نەمانتانی پەرگری لە خۆمان بکەین ئەها نەماتانی هێڵی 36 بۆیە دروست بوو چونکە نەمان دەتانی بەرامبەر سەددام هیچ بکەین بەرگری بکەین دەیتوانی لە ناومان بە دی ساغار بدەینەوە کەواتە هێڵی 36 ڕەحمە لە داک و بابی ڕۆلان دوماس کە فەڕەنسی بوو ئەو پەرلەمانەی اقتراح کرد بۆ پەرلەمانی ئەوروپی و ناوی ئەو وەکو ئەوەی کە ڕێی ڕواندزەوەی دروست کرد ناوی چ بوو بریتانیەکە هاملتۆن ڕۆلان دوماس ناڵێن پەیکەری بۆ دروست بکرێت چۆشکە جیقنەی بەسەردا کە نا بەس بایەخێکی بکرێتێ یان مەسەرەن ناوێک زادەیەک بە ناوی ڕۆلان دوماسەوی چونکە ئەو خەتی 36 کرد دەبێت دڵسۆز بوو بۆ ڕۆلان دوماس بەڵام نەیتانی ئەو پێشمەرگە بکاتە دامی بکە بە شێوەیەک فێڵێکی سیاسی کرد خەتی 36 دروست کرد کەواتە پێشمەرگە ئەو کاتە دۆخی ئەوها بووە بێهێز بووە فەڕەنسا دامی کردین بەڵام ئێستا ئێمە ئەو دڵسۆزیەی کە فەڕەنسا بۆ ئێمەی هەبوو دامانەوە چونکە وەمان کرد کە داعش نەبێتە خەتەرێک لۆ ناو فەڕەنسا بێگومان داعشمان لە ناو نەبردایە پەرەی دەسەند بەرەو تورکیا بەرەو شوێنی دیکە بەرەو وڵاتانی دیکە و هەش بوو بێهێزیمان کرد کە لە ناومان برد ئێمە بە پێشمەرگە وەفای خۆمان بۆ فەڕەنسا نیشاندا وتمان ئێوە خەتی 36تان دروست کرد فەرموو ئێمە لە ناو ئەو خەتی 36 چکە هێشتەشە لە ناو خەتی 36 ئەوە بەرگریمان لەگۆ کرد ئەو هامان کرد ئەو هەمە یعنی پەیوەندیەکە ئۆرگانیکە دینامیکە موتوێلە یعنی ئەمە ئەو شتێکی دای بەخشیتەمە ئەمە شتێکمان بەخشیتە ئەو مەراسیمەی دوێنێ نیشانەیەکی زۆر جوانە کە پەیوەندی ئێمە و فەڕەنسا یا ئێمە و ئەوروپا چکەوە لە بیر نەکەی فەڕەنسا مرکزی قەراری ئەوروپا لەگە ئەڵمانیا و خۆ دەزانی باش نیشانەی ئەوەیە کە پەیوەندیەکی ئاڵوگۆڕ میتوێل وشەی فەڕەنسیە ببوورە ئاڵوگۆڕ لە بینمان هەیە دووماس 36 داما ئەمە ئەو هامان کرد دانیێل میتران ئەو های کرد ئێستا ئێمە لە ناو دڵی پاریس پێشمەرگەمان هەیە و دیفاع لە فەڕەنساش دەکەین زۆر سپاس چۆن هێز گەیشتە ڕۆژاوە هیوادارم فەڕەنسا هیچی بەسەر نەهەیە بەڵام پێشمەرگە لەوێ وەکو ڕەمزێک وەکو سمبولێکی خۆڕاگرتن و بەرگریکردن لە ئینسان و بەرگریکردن بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر سپاس دکتۆر فەرات پیرباڵکە لەگەڵمان بووی سپاس دەکەم یاخۆ بەخێر بێت